ئەزان خۆشەویستان ئەمڕۆ دانیشتین خۆڕەکی دۆستانە پێک دەینین ئەمان گەشت بەسەر پەرشتی برای خۆشەویستمان کاکە ڕێکانی خۆشەویست و کاکە شێخ محەممەد گەزنە و کاکە سوورە ئەڵمانی و کاکە ئەحمەدی خۆشەویست حازە بۆ ڕجی بەنەوان غەزەبی هەولێرێ دڵی هەولێرێ کاکە زانیاری کوردی 25 دقەشم تاقید کرد دڵی منە کاکە مەندە دیزاین خۆی و کامێرەی دوربینی کەسەکەمی هەڵمەدمەتر برای شتان علی زیرەت ئەو گۆرانش بەداواکاری ئەو برای بەڕێزانە دەڵێمەوە ئەمە ئەردەڵی ئەدا دڵی بردم نیگای چاوی خماری ئەویشکاری برۆ مشکاری تۆیە دڵی بردم نیگای چاوی خماری ئەویشکاری برۆ مشکاری تۆیە هەر تۆ سوچت نابوو چاوت منی کوشش بەفەرمو چاوەکەم تاوانی تۆیە بەفەرمو چاوەکەم تاوانی تۆیە دڵ لە سینەم دەرچوو هاوارەکە بێوەستان ناتووە من بەو هەموو ئازارە وەرخۆشمەوێ تۆ بۆچی ڕێکە و خۆش ناوێ دڵ لە سینەم دەرچوو هاوارەکە بێوەستان ناوی تۆوە بە من بەو هەموو ئازارە وەرخۆشمەوێ تۆ بۆچی ئەنۆت خۆش ناوێ منۆ گیان سڵتان نەنۆیە دڵم ماتی غەمووی زرانی تۆیە نەخۆشی دەردی بێ دەرمانی تۆیە دڵم ماتی غەمووی زرانی تۆیە نەخۆشی دەردی بێ دەرمانی تۆیە ئەحمەد قانونی حرمەتی میوانی پەرسەمە مەیشێنە ئەو دڵم داوانی تۆیە با قانونی حرمەتی میوانی فرسان مەیشێنە ئەو دڵم تاوانی تۆیە ڕوح لە سینەم دەرچوو و هاوارەکە بێوەستان ناوی تۆ بە من بەو هەموو ئازارە وەرخۆشم دەوێ ئەحمەد تۆ بۆچی سوورەت خۆش ناوێ دڵ لە سینەم دەرچوو و هاوارەکە بێوەستان ناوی تۆ بە من بەو هەموو ئازارە وەرخۆشمەوێ تۆ بۆچی دڵمت خۆش ناوێ دڵ لە سینەم دەرچوو